بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. تەوەری ئەم جارەمان فۆکەس دەکەینە سەر گرفتی خاوەن کارگەکان و کارگەکان لە هەرێمی کوردستان چ گرفتێکیان هەیە و ئایا ڕۆڵ و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی دەوڵەت چییە لە بوژانەوە و هاوکاریکردنی کارگەکان لە دوای قەیرانی دارایی لە دوای ئەو قەیرانەی کە زۆرێک لە کارگەکانی هەرێمی کوردستانی تووشی ئیفلاس بوون کرد، هەروە خاوەن کارگەکان زۆرێکیان ئیفلاسیان کرد لە پرۆژە و کارەکانیاندا. ئەمانەوێت بەشێک لە تەوەری بەرنامەکەم قسە لەسەر ڕۆڵ و ئەرکی حکوومەت کەم لە ئێستادا کە پێویستە بۆ ژێرخانی ئابووری برە و بە کەرتی تایبەت بدرێت لە نێویشیاندا لە ناو کەرتی تایبەتدا کارگەکانن کە لە ئێستادا هاوڵاتیانی شۆشیاری ئەویان هەیە زۆرتر ئاعتیماد بکرێتە سەر بەرهەمی ناوخۆ، بێگومانیش بەرهەمی ناوخۆ بەدەر لە دەستی کار بەدەر لە بەرهەمێنانی دەستی کار پێویستیشمان دوجار بە ئینتاجە بێ، ئەوانش لە ڕێگەی کارگەکانەوە بێت. دوجار قسە دەکەینە قسە لەسەرەوە دەکەین کە ڕۆڵی هاوڵاتیش لە خودی ناو کارگەکان چ کارگەیەکیش پێویستە گرنگی پێ بدرێ، بێگومانیش هەرچەنە بەرهەمی ناوخۆش بێ، بەڵام بێشک لە ناو بەرهەمی ناخۆشدا دەرەجە 1 و دەرەجە 2 3 پەیدا دەبێت. پێویستە منافەسەی هاوڵاتیش ڕۆڵی ئەوەی هەبێت کامەیان لامووی باشترە بۆ چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی گرنگی پێدان بە بەرهەمەکان بۆی ئەو کارگەی کە بەرهەمی باشترە زیاتر بەرهەمی باشترمان پێشکەشکە. دوجار قسەش لەسەرەوە دەکەین کە ئەرکی پیشەیی ئەرکی ئەخلاقی کارگەکان خاوەن کارگەکان خاوەن بزنسەکان چییە لە بەرامبەر پێشکەشکردنی بەرهەمی ناوخۆ چ بەرهەمێک بە چ کوالێتیەک پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن. لە ڕاستیدا ئێستا خۆشبەختانە کە هاوڵاتیان تەنانەت بزنسیش خاوەن پرۆژە و بزنسەکانیش ئێستا چاویان لەسەرەوەیە گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێ، بەو ئومێدەین کە چ ئەم بەرنامەی من ئەگەر هەوڵێکی بچووک بێ چ هاوڵاتیانیش ببنە هەنگاوێک بۆەوەی کە هەرێمی کوردستان چ دەوڵەت چ هاوڵاتی چ خاوەن پارەدار و سەرمایەدارەکان هەوڵ بدەین و خودبژێوی لە هەرێمی کوردستان دروست ببێت. بەر لەوەی میوانەکەم بناسێنم بە ئێوەی خۆشەویست وە بچینە ناو تەواوی بابەتەکەەوە چەند هەواڵێکی ئابووریمان هەیە، دواتر قسە لەسەر تەوەری بەرنامەکەم دەکەم. یەکەم هەواڵیشمان لەبارەی بەرهەمی ڕۆژانەی نەوتی هەرێمی کوردستانە. بەرهەمی ڕۆژانەی نەوتی هەرێمی کوردستان لە 500,000 بەرمیل نزیک دەبێتەوە. بەپێی ناوەندی ڕووپێوی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ساڵدا ئاسی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان ڕۆژانە 75,000 بەرمیل زیادی کردو و نزیک بووەتەوە لە 9 ملیۆن بەرمیل. بەپێی توێژینەوەکە ساڵی داهاتوو هەرێمی کوردستان دەتوانێت ئاسی ڕۆژانەی 500,000 بەرمیل نەوت تێپەڕێنێ. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆمپانیا نەوتیەکان و بەرهێنەکانیان لە هەرێمی کوردستان زیاد کردووە، ئەوەش لە هەڵکۆڵینی بیری نەوتی نوێ ڕەنگی داوەتەوە کۆی بەرهەمێنانی نەوتی کوردستانی بەرز کردوێتەوە. دواوەی هەرێمی کوردستان لە کۆتایی ساڵی 2017 بەوەی هێرشی حەشدی شەعبی و سوپای عێراق بۆ سەر کەرکووک کێڵگە نەوتیەکانی بای حەسەن و هاڤانەی لەدەستدا، ئەمە یەکەم جارە قەبارەی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە ئاسی ڕۆژانەیدا 500,000 بەرمیل نەوت نزیک ببێتەوە. پێشبینیش دەکرێت تاوەکو کۆتایی ئەم ساڵ ئاسی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان بگاتە ڕۆژانە 490,000 بەرمیل و لە ساڵی داهاتووشدا ئەو بڕە بگاتە 500,000 بەرمیل. گەیشتنی هەرێمی کوردستان بەو ئاستە بە پێکەوتنێکی بەرچاو ببوون بە پێشکەوتنێکی بەرچاو بۆ کەرتی هەرێمی کوردستان ئەژمار دەکرێت. بۆ پێی لە 2 ساڵی ڕابردوودا دوای لە دەستدانی کەرکووک ڕەوشی ئابووری دارایی هەرێمی کوردستان بەردەوام قەیراناوی بووە.
نەوتی هەرێمی کوردستانیش ئێستا زیاتر لە 10% بەرهەمهێنانی نەوتی عێراق پێک دێنێت کە ڕۆژانە 4.62 ملیۆن بەرمیل نەوتە. بەرزبوونەوەی ئاسی بەرهەمهێنانی نەوت لە چەندین کێڵگەی نەوتی بە تایبەتی لە کێڵگەی خورمەڵا بۆتە هۆکاری بەرزبوونەوەی تێگڕای بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان. هەواڵی دووەممان هەرچەندە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دڵخۆشکەر نین، بەڵام ناچارین باسی بکەین لەبارەی چارەنووسی سێموچەی ساڵی 2019 ڕوونکردنەوە دەدرێت. بڕیاردەری لیژنەی دارایی کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە لە دوایین کۆبوونەوەمان میوانداری وەزیری داراییمان کردووە کە دەڵێت حکوومەت یەرێم لەم دۆخەدا ناتوانێت موچەی 3 مانگی ساڵی 2019 بداتەوە بە فەرمانبەرەکانی. محەممەد سعدەدین بڕیاردەری لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان وەکو لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بەردەوام لەسەر جەمکۆبوونەوەکان و دیداری بەرپرسانی حکوومەت یەرێم بە تایبەت ئەوانەی پەیوەستن بە پرسی دارایی بە دوواداچوون و پرسیار لەبارەی موچەی فەرمانبەران کراوە، بە تایبەت پاشەکەوتی موچە و موچەی 3 مانگی ساڵی 2019. وتیشی بۆ چارەنووسی موچەی 3 مانگی ساڵی 2019 ئەوەی تا ئێستا بەرچاوڕوونی هەیە یاخود دەخرێتەوە سەر پاشەکەوتی موچە یاخود لە ساڵی داهاتوش بە هەمان شێوەی مانگانە تەنها موچەیەک دەدرێتە فەرمانبەران. ڕاشیگەیان لە ئێستا دەتوانای دارایی حکوومەت هێرێم لەو ئاستەدا نییە بتوانێت لە ماوەی ئەم دوو مانگەی کۆتایی ساڵی 2019 سێ موچەکە بداتە فەرمانبەران. لە حاڵەتی ئەوەش نەبێت ئەوەش پارەی زیادبووی لە بەغداوە بۆ ڕەوانە ناکرێت یاخود ئەو قەرزەی ساڵانی پێشوو لە لای حکوومەتی بەغدایە ڕەوانەی حکوومەت یەرێم بکرێتەوە، ئەو کات دەتوانێت ئەو موچە بدرێتەوە بە فەرمانبەران. سەبارەت بە هەوڵەکانی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بۆ میوانداریکردنی وەزیری دارایی حکوومەت یەرێم محەممەد سعدەدین بڕیاردەری لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان ئاشکای کرد لە دوایین کۆبوونەوەکان لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە نووسراوی فەرمی میوانداری وەزیری دارایی و ئابووری حکوومەت یەرێمی کوردستانمان کردووە تاوەکو لەبارەی دۆخی دارایی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران و ئامادەکاریەکان بۆ پرۆژە یاسای بودجەی 2020 هەرێمی کوردستان گفتوگۆ بکرێت. هەواڵی سێمان نرخی نەوت دابەزینی بەرچاو بەخۆ دەبینێ و نرخی نەوتی خاو بە ڕێژەی لە 100% دابەزینی بەخۆ بینی. ئەوەش بەهۆی ئەوەیە کە ئەمریکا ڕەتی کردوتەوە بە تاوەتی باش لەسەر کاڵا بە پێی ئاژانسی ڕۆیتەرز کە باش لەسەر کاڵاکان زیاد بکە. ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برنج 63 سنت نزم بۆتەوە لە دوایین مامەڵەشیدا بە 61.88 دۆلار بۆ هەر بەرمیلێک مامەڵەی پێوەکراوە واتە بە ڕێژەی لە 101.01 مامەڵەی پێوەکراوە. لە هەمان کاتیشدا نرخی نەوتی خاوی تەکساس 58 سنت دابەزیەوە و بە 56.66 دۆلار بۆ هەر بەرمیلێک مامەڵەی پێوەکراوە واتە بە ڕێژەی لە 101 دابەزیوە. جەنگی بازرگانی نێوان واشنگتن و پەکین بۆ ماوەی 16 مانگە بەردەوامی هەیە کە دوو گەورەترین وڵاتی زلێزی ژیانن لە ڕووی ئابووریەوە. هەر ئەمەشە وای کردووە خواز لەسەر نەوتی خاو کەم بێتەوە. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان، وەکو لە پێشەکیەکەیە باسم کرد کە ئێمە دەمانەوێت لەم تەوەرەدا باز لە گرفتی کارگەکان لە هەرێمی کوردستان و ئەو ڕۆڵانی کارگەکان دەبینن، هەروەها لە ڕووی کوالێتی و ئەو بەرهەمانی دەیخەنە هەرێمی کوردستانەوە تا چەند دەتوانن بەرهەمی ناوخۆ بە شێوەیەک پێویستمان بە بەرهەمی دەرەکی نەبێت پڕ بکاتەوە. ئەو ئەشمانەوێت لەبارەی ئەرکی دەوڵەت بۆ پشگیریکردنی کارگەکان لە هەرێمی کوردستان قسە بکەین بە میوانداری زۆر بەڕێز سەباح کەریم خاوەنی کارگە لە شاری سلێمانی. کاک سەباح سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. کاک سەباح لە پێشەکە باسم لەوە کرد کە
ئێمە لە هەرێمی کوردستان خۆشببختانە لە دوای قەیرانی دارایی وردە وردە بژانەوەی ئابووری بە ڕێژەیەک ئەگەر کەمیش بێت دەبینیت ئێستا بەشێک لە بزنس و خاوەن سەرمایهدارەکان بیر لەوەکەنەوە زۆرتر لە مەجای بەرهەمی ناوخۆییە زیادکەن پێویستمان بە کاڵا و شمەکی دەرەکی نەبێت. ئەمەوێت بزانم تا چەند ئەم تموحە لە ئەرزی واقعابوونی هەیە. وڵا زۆر سپاس کاکسەلەر بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی ئەگەر دەوڵەت پشتیوانی لە بەرهەمی ناوخۆ بکە لە ئەرزی واقعا تموحێکی زۆر هەیە. باشترین نمونە ئەم مەوزوعی ئەم زەرفە بوو کە لەم ئەخیرا لەم چەند مانگەی ئەخیرا لەلایەن ئیداری سلێمانیەوە بەسەر هەندێک لە سەمونخان و نەگن بەسەر ینی بوو بە قەرارێک بوو بە بڕیارێک کە ئەبێ لەمە ولا زەرف بەکار ببێنرێ. پێشتر ئێمە لە کوردستان کارگەی زەرفمان بوو بەڵام زۆر بە شێوەیەکی کەم کە ئەم بڕیارە هاتە پێشەوە بەڕاستی ئەوەندەی من بزانم ئێستا 10 بۆ 15 کەس لە کوردستان خەریکی بنیادنانی کارگەی زەرفن. تۆ ئەگەر دەوڵەت بێ پشتیوانی و بکە بۆ نمونە پشتیوانیەکان لە چەند ڕوویەکەوەیە. ڕووی یەکەم با لە ڕووی دەوڵەتەوە دەوڵەت سەپۆرتی بەرهەمی ناوخۆ بکە. باشە. لە ڕووی دووەم دەوڵەت بێ یارمەتیت بدا لە گومریک. باش. ڕووی سێهەم کە یەک مشکلی زۆر گەورەیە کە بەڕاستی یەکێ ئەگەر کارگەی نەبێ ئەمە نازانێت کارەبایە. لە هەموو وڵاتانی جیهان ئەو وڵاتانەی کە کارەبا لە وڵاتانی دەروی خۆشیانەکڕن بۆ پیشەسازی دەوڵەت یارمەتێکی باشەدا. بەڵام بەداخەوە لە کوردستان بەڕاستی کارەبای کارگەکان بە نرخێکی زۆر زۆر گرانە درێ. لەگەڵ گرانیەکەشا کە ئەدرێ 24 ساعتە نییە. تۆ لەو کاتا ئەو کەسەی کە خاوەن کارگەیە ئەکەوێتە بێن نێوانی دوو مشکلەوە. مشکلێکیان ئەوەیە کە کارەبای 24 ساعتن نییە. مشکلێکیان تۆ ئەبێ لەو کاتا بە مۆلیدە. مۆلیدەش بەڕاستی توانای بەڕێوەبردننی کارگەی نییە. دەوترێت ئەم باجە بە تایبەت لە زیادکردنی پارەی کارەبای کارگەکان لە دوای قەیرانی داراییەوە دروست بووە. پێشەوە شوا بوو؟ پێش ئەوە ئەوەندەی کە من بزانم نەخێر پێش ئەوە وحدەیەکی کارەبا بە 30 دینار بوو. ئێستا بە 120 دینارە. ئێستا بە 120 دینارە. بۆیە هەندێک جار خاوەنی کارگەکان بە تایبەتی لە سلێمانی لەسەر ئاستی عێراق کاک سالاریەکەم بوو. هەم لە ڕووی کارگەوە هەم لە ڕووی نەوعێتەوە. بەڕاستی شتێکی زۆر جوان بنیارنرابوو لە سلێمانیا و با ئینسان بە وجدانەوە قسە بکات دەستی بەڕێوەبەرەتی پیشەسازی سلێمانیشی تیا بوو. بەڵام بەداخەوە ئەو شتەی یا با بڵێن ئەو سەرەتایی کە سەرەتایەک بوو بۆ بنیادنانی ژێرخانێکی ئابووری خەریکە لە بین نەچێ. یەکەم هۆکاری کارەبایە. تۆ لە کەرکووک ئێستا کارەبا بە 20 دینارە لە سلێمانی بە 130 دینارە بۆ کارگەیەک. تۆ حسابی کارگەیەکی گەورە بکە کارگەیەکی شیژ یا کارگەدارن لە پارێزگاکانی تری هەرێمی لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانی 120 دینارە. ینی سعرەکە سعرێکی عامە با بڵێن نرخەکە نرخێکی عامە. بەڵام مەبەستم ینی کارەبا بەڕاستی من بۆ نمونە خاوەنی کارگەیەکم باش بەرهەمێنم لە کوردستان من لە بواری پلاستیکی شەکەم. تۆ لە نەتیجە ئەم کارەبایی کە پارەکەی ئەدەی بە کارەبای حکومەت و بە کارەبای مۆلیدا لە نەتیجە ئەچێتەوە سەر ئەو بەرهەمەی کە بەرهەمیێنی ئەمە دوو نرخ زیادەکە. دوو کرێکارت ناوخۆییە. کرێکارێکی ناوخۆ گرانترە بە هەموو شێوەیە لە کرێکارێکی دەرەکی چکە ئەو تەراکوماتە اقتصادی کە لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردووین بوو لە وڵاتەکانی چواردە لەم 4-5 ساڵەدا ڕوویدا. ئەوەش تەسیری زۆرە. سێش بەڕاستی پارێزگاریکردن نییە، حیمایی منتوج نییە. جاران شتێک هەبوو لە عێراقا پێی وترێ حیمایی منتوج. ئێستا ئەوەمان نییە. تۆ ئەم هەموو کارەبا بەگران کرێکار بەگران موادی سەرەتایی لە کوردستانە لەبەر ئەوەی کە کارگەکان بەڕاستی کارگەمان کەمە نییە لە دەرەوە ئەیهێنی. خۆشبەختانە ئێستا شتێک دەستپێکێکی باش دەستی پێ کردو ئەویش کە بریتە لەوەی ئەو خاوەن کارگانی کە کارگیان هەیە لە کوردستانە ئاعفای گومریکیانیانێ. بەڵام بەداخەوە هەندێک جار ئاعفاکەش بەلا ڕێدا ئابرێ. هەندێک خاوەن کارگە بە ناوی خاوەن کارگەوە وەری ئەگرن و دوایی سەرجەم لە بازار ڕاچێت ئاعفاکە ئەفرۆشێتەوە. ئەوە کە نقطەیەکە بەڕاستیە بێ حکومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکە. زۆر باشە. ئەمەوێت وەکو خاوەن کارگەیەک بەڕێزت ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بیەوێت لقائێک لەگەڵ بەڕێستانە ئەنجام بدات و بیەوێت داواکاریەکە ئەنی ئێوە وەکو خاوەن کارگە جێبەجێ بکە داوای چی ئەکەن لە حکومەت؟ ئەو داوایی کە زۆر حکومەت وەکو ئێوە بۆی ئەو ئینتاجە زیاتر بۆ هەرێمی کوردستان زیادکەن بەرهەمی ناوخۆ زیاد بێ چی بکات باشە؟ ئەرکی حکومەت یەکەم ئیش کە ئیش بکات بەڕاستی
ینی بەرنمەیەک دابنێ کە تەوعیەی هاوڵاتی بکە کە هاوڵاتی بەڕاستی ئێستا خۆشببختانە لە کوردستان شتێک دروست بووە کە هاوڵاتی هەمووی چۆنەڵی با بڵێن ئەوێ دەست پێ بک بەوەی کە بەرهەمی ناوخۆ بەکاربێنرێت بەڵام بەداخەوە هەندێک کەس بنازانم بە نەزانین یا بە ئامانج لە بەرهەمی ناوخۆن هەمووی ئەڵێ ئێمە چیمان هەیە وانە کاک سالار چۆن چیمان هەیە ئێمە لە کوردستان معمەلی دۆشاومان هەیە ئێمە لە کوردستان معمەلی زەیتمان هەیە چەند معمەلێک ئێمە لە کوردستان چەند معمەلی زاهیمان هەیە ئێمە لە کوردستان معمەلی فۆممان هەیە ئێمە لە کوردستان معمەلی پلاستیکمان هەیە ئێمە لە کوردستان معمەلی کاغەزمان هەیە معمەلی کاغەزی چیمەنتۆمان هەیە بۆ نمونە لەسەر ئاستی ناوچەکە یەکەمە ئێستاەوە چەند معمەلێکی تریش بەڕێوەیە ئەم زەرفەش کە وەکو عەرزم کردی لە بیدایەتی بەرنامەکە تیشکم خستە سەری بەڕاستی ئێستاش لە کوردستانە خەڵکێکی زۆر بە تەمایە کارگەی زەرف دابنێ چۆن چیمان هەیە ئەمانە بەر ینی تەواوی داواکاریەکانی ناوخۆت ئەگەر تەواویش بپینەکە ئێستا من خۆم کارگەم هەیە کارگەی نایلۆنم هەیە بۆ نمونە سفرەی سەفەری بەرهەمێنم 24 سەعات لە کوردستان بەپێی ئەو داتایی لە بەردەستی منە ئێمە لە کوردستان پێویستمان بە 3000 کارتۆن سفرەیە من ئێستا لە کارگەکەی من لە 24 ساعتا 500 کارتۆن بەرهەمێنم ینی لە 120 باشە لە 120 بۆ ینی شتێک کەمتر باشە ئەگەر یارمەتی بدرێم ینی یارمەتی بدرێت و تۆ ئیسفادەی لێ بکەی وردە تەتویرەی بەو بەرنامەی کە هاتە بەو کارگەی کە هاتە ئەگەر نەشتوانرێت بە تەنیا یەک کەس خۆم ناتێ بە تەنیا یەک کەس با 6 کارگەی تری وەکو من بەرهەم دروست بکە چکە بۆ لە کوردستان گوناح نییە مانگانە 1 ملیۆن دلار بەسپاری کوردستان بڕوا بۆ سفرەی سەفەری 1 ملیۆن دلار ڕۆژان مانگانە لە کوردستان پارەی کوردستان ڕوا بۆ سفرەی سەفەری بە تەحەداوە ئەو قسەیەکم ڕۆژانە 3000 کارتۆن لە مانیەکان 900,000 کارتۆن کارتۆنی سفرەی سەفەری لە 12 بۆ 15 دلارە چەندەکە ئەگەر بە 12 دلاری ژوەری گری 960,000 دلارەکە باشە هاوڕووی کوالێتیەوە چۆنن ئەمانەوە ئەم پارە خەبەیە ئەڕوات من لەسەر کارگەکەی خۆم بەڕاستی لەسەر چەند کارگەیەکی تریشەوەی کە معلوماتم هەبێ لە ڕووی کوالێتیوە ئەوەی کە لە دەرەوەیەت لەوانە چێ خۆش نەبێ بۆی نەبێ بەرنمەکە نەبێ بە بەرنمەیەک من ڕێکلام بۆ کارگەکەی خۆم بکەم ئەو واقعەکە و لە بازاڕ هەیە ئێستا ئەوەی کە منی بەرهەمێنم لە 100 ینی لە 150 ئەو بەرهەمانەی کێتە کوردستان بەرهەمەکەی من زۆر لەوە باشترە باشە ئەمجا ئێمە لەم ماوە بەڕاستی ئەوکو کارگەی خۆمان سپاس بۆخوا پێشکەوتنێکی نەوعیمان بەدەستێنە ئەوش کە بریتی بوو لەوەی توانیمان من ناتوانم بڵێم من یەکەم کارگە بووم بەڵام من یەکێکم لەو کارگانی کە توانیم لە کوردستانە داهێنانی ئەوە بکەین کە ئێمە وڵاتێکی هەر بەکاربەرین ینی بەڕاستی هەر بەکارهێنەرین ئێستا ئێمە توانیمان لەخوا بەزیابێت تەصدیر بکەین ینی هەناردە بکەین بۆ دەرەوەی وڵات کە لە وڵاتی بەریتانیا لەم ڕۆژانە ئیشاءڵڵا بە خۆشبەختیەوە ئێمە بەرهەمی کارگەکەمان گەشتۆتە وڵاتی بەریتانیا و بەپێی ئەو کوالەتی کۆنتترۆل و بەرنامانی کە لەوێ داوایان لێکردین سپاس بەخوا ئێمە بەرهەمی خۆمان ئەگەر بەرهەمی ئێوە دەچێتە ئەوروپا بەڵێ ئیشاءڵڵا بەرنامەمان هەیە یەکەم جار لە بەریتانیا دوایی لە ئەڵمانیا و بۆ چەند وڵاتێکی تریش ئێستا لە بەریتانیا بووە بە واقعیتر پێویست ناکات چونکە لە بیدایەت بەڕاستی کاک سالار ینی ئەوە جێی ئەسەفە تاچی کوردی تووشی نەقز بووە لە شعوریە من لە غورفەی تجارە مقابلەیە کرام لەسەر ئەو ئینە دیدارێکە بوو لەسەرەوەی وتم من لە ئایندەیەکی نزیکە سفرەی سەفەری هەناردەی ئەوروپاکەین باوەڕتە بێ لەوانە 4-5 هزار کۆمنتی گاڵتەئامێز و پێکەنی ناوی و ینی بە نەوعێک ناحەقی خەڵک نییە چونکە خەڵکیش تا حدێک نازانێت نامە ئیویست بووە لەوە بەڵام کاکە ئەگەر تۆ خۆت ببی بەڕاستی ئەگەر ئێمە با هەموو مشکلەکە هەر نەخینە سەر دەوڵەت ئەگەر تۆ خۆت ببی ڕاستە بنەمای بنیادنانی ژێرخانێکی ئابووری بەهێز دەوڵەتە بەڵام لە دوای ئەوە بەڕاستی بوونی تاکەکانیش دەوری زۆرە ئێوە وەکو خاوەن کارگەکان چیتان هەیە لە بەرامبەر ڕۆڵی هاوڵاتیە ئەبێ بیکرێتە بەر بۆی گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدرێت کاک سالار وەکو وتم هەموو هاوڵاتیە کە لێ پرسی ینی یەکشتی ینی ئەمە بەداخەوە ئەم قسەیەکەم هاوڵاتیەک بۆ گۆرانیەک لەوانە چه 500,000 لایک بکەن من یەک ساڵە تا ئێستاکانێش نەتوانیوە بگەمە 20,000 لایک باشە کە بەرهەمێکی ناوخۆیە کە چەند جار لە فەیسبوک قسەم کردووە لە جامیعات کۆڕم گرتووە لە تەنەبا سپۆنسەریشم بۆ کردو چۆن لە چەنەها شوێن من قسەم لەسەر ئەو شتە بکردووە ئەمە یعنی بەسیترین شت چەند جار بە هاوڵاتی وتوت بکاکە تۆ لە بچووکترین شتۆ ئەزعەف الئیمان بریتە لە چی لەوەی کە تۆ یارمەتێکی من بە بەلایکێ دوو بەڕاستی هاوڵاتی دەورێکی زۆر گرنگیە کاک سالار هاوڵاتی ئەتوانێت چونکە حەلەقەی وەسڵ لە بینی منی خاوەن کارگە و هاوڵاتی مارکێتە یا دوکانارە
یا ئەو کەسەیە کە فرۆشیاری ئەو شتەیە ئەگەر هاوڵاتی وعی کڕینی هەبێ بۆ نمونە ئەچێتە چەند مارکێتێ بڵێ کاکە پێویست ناکاتەوە بە کابرای ساحب مارکێت بڵێ من لەگەڵ ڕێزما ساحب مارکێتەکان هەندێکیان هەیە بە ویژدانن هەندێکیان هەیە بەڕاستی دڵسۆزن بەڵام ئەکسەریەت لەگەڵ بەرژەوەندی خۆیەتی لەگەڵ بەرژەوەندی ناوخۆ نییە کە تۆ بۆی عەرزەکەی ئەڵێ کاکە ئەم منم بەرهەم هێناوە بۆ نموناڵی کارتۆنێ بە 15,000 ئەڵێ کاکە ئەوە هی وڵاتێکی ترێ بە 12,000 بە 10,000 ئامادە نییە 4-5,000 لە کارتۆنێک واز لە بەرژەوەندی خۆی بێنێ بۆ بەرهەمی ناوخۆ بۆیە هاوڵاتی زۆر زەرورە ئەگەر ئاستی ڕۆشنبیری کڕینی هاوڵاتی بەڕاستی تەرکیز بکە لەسەر بەرهەمی ناوخۆ زۆر ئێمە بەڕاستی پێشەکەوین ئەم فترەیە ئەفنکە ئەم فترەیە کە هاوڵاتیەک بەڕاستی شتی لا دروست بووە کە هەمووی داوای بەرهەمی ناوخۆکە ئێمە بازارمان لە 150 پێشکەوتو کە بەڕاستی تا ئێستش لە کوردستانە لە 120 ئێمە ناسن لە 120 لەوانە چێ زۆر بێنەهینەکەی بڵێم بەڵام هاوڵاتی ئەتوانێ واقعەک هەیە فەرزی بکە کە بریتی کاکەم ئەچیتە ناو مارکێت کامی بەرهەمی ناو خۆمان هەیە وردەوای لێتر مارکێتەکان بە ناچاری ئەبێت لێ نووسێ ئەمە بەرهەمی ناو خۆیەکە هەمان بەڵێ زۆر باشە ینی کاسەبا خۆشە داماژە و پێدا ینی هاوڵاتی بیر لەوا کاتەوە شتێک بکڕێ هەم باشیش بێ هەم پارێکی کەمتریش سەرفکە بێگومان ئەو بەرهەمانەی وەکو قسە لەسەر بەرهەمەکەی تۆ بکەین بێشک لەوەیە چەند هەزارێک گرانتر ئەفمکە وەکو کاڵاکەی دەرەوە هەرزانترە بێیان گرانتر زۆر جار ئێمە بمانەوە نەمانەوێ وەکو عەرزم کردی لەبەرەوەی کارەباکەمان گرانە لەبەرەوەی حیمایەت پارێزگاریکردنمان نیە لەلایەن دەوڵەتەوە لەبەرەوەی هیچ دەعمێک لەم چەند ساڵی ئەخیر نەبووە وەکو پێم وتی ئێستا سەرەتایەک دەسی پێکردەوە کە بریتێ لە ئەعفای گومریکی بۆ موادی ئەوەلی ئەدەنێ ئەگەر گومریکێک ببێت بۆ نمونە بزانێ ئێستا تەنێک نایلۆن جاران 30,000 گومریکی بوو کاک سالار لە تەوحیدی گومریکی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندا بوو بە 6,000 ئەگەر ببێ بە 200,000 ببێ بە 160,000 بەڕاستی پاڵپشتێکی باشە بێ بۆ ئێمە باشە وەکو عەرزم کردی من بەرهەمێک لێرە بەرهەمێنم بریتێ لە سفرەی سەفەری ئەم سفرەی سەفەریە کارەباکەم بە پارەی ئێرەیە کرێکارەکەم بە پارەی ئێرەیە هەندێ مەساریفم بە پارەی ئێرەیە بمەوێونە بتەوێونە دەوێ من گرانترەکەوێت باشە گرانتر ئەکەوێت لەوەی دەرەوە چونکە لە دەرەوە دەعم هەیە دامی موادی ئەوەلی هەیە دامی کارەبە ئەوەی کە مشکلە نەبێت لە وڵاتانی چواردەوەر کارەبە تا حدێکیش گرام کە بەڵام کاک سەباح شتێک زۆر گرنگە ئێستا هۆشیاری هاوڵاتیانیش گەشتۆتە ئاسێک زۆرتر بیر لە کوالێتیە کاتەوە لە ڕووی کوالێتیەوە چەند منافەسەی دەرەواکەنی وەڵی کاک سالارجان ئێمە لە سپاس بۆ خوا وەکو کارگەکەی خۆوان وەکو چەند کارگەیەکی تریش کە بەڕاستی من ئینسان بە ویژدانەوە قسە بکە وەکو چەند کارگەیەکی تریش ئاگادارم کوالێتێکی زۆر باشمانەیە ئێستا ئێمە خۆمان بە ئەعترافی ئەو خەڵکانەی کە ئێمەی سفرەی ئێمەی بەکارهێناوە لە 100 وەکو عەرزم کردی 50 تا 60 ئەو سفرانەی کە هێتە هەرێمی کوردستان بەڕاستی هەر قابلی بەکارهێنان نییە کاک سالار ئەگەر ڕاستی بوێ ئەگەر دەوڵەت ببێ کۆنتترۆلی بکە نابێ هەر بەکار بێ نابێ هەر بیڵی بێتە ئەموڵاتەوە ئیتر هاوڵاتیش خۆی چەند جارێک کەشتی ناو خۆی بەکارهێنا خۆی ئەزانێت فەرقی بینی چاک و خراپ ئەتوانێ وردە بیکە بەڵام من بۆ نمونە بەرهەمی من بە موادێکی سەرەتایی ستاندار بەکارێنم هیچ موادێکی ڕیسایکلین بەکار نایەنم کابرا لە نەتیجە بەم نەڵە کاکە سفرە هەر سفرەیە یەکجارنانی لەسەر خوێ و فڕێریە ئەخروانیە ئەگەر ئەم سفرەیە موادی ستاندار نەبێ موادی دووبارە بێ معاد بێ ڕیسایکلین بێ ڕیسایکلین ئیفرازاتی کیمیایی هەیە ئیفرازاتی کیمیایی ئەمە بۆ سفرە نابێ کە لە کاتێکا تۆ نانت کەوچکت سەوزەت لەسەر سفرەکەیە ئەمە بۆ علاگەی خۆڵ تەواوە بۆ کۆمەڵێک بۆری مەجاری تەواوە بەڵام نەک تۆ کابرایەکی بەڕاستی تاژیرێکی ویژدان مردوو ئەڕوات بە ناوی قەیرانی داراییەوە بە ناوی ئەوەی کە خەڵک شتی هەرزانیەوێ کاک سەلام من پرسیارێکەکەم لە هاوڵاتی ئایا هیچ هاوڵاتیەک هەیە بڕواتە ناو مارکێتێکەوە یا دوکانێکەوە بڵێ کاکە شتێکی هەرزانی بێ عەمەلم بەرێ نەخێر بێگومانە لە شتێکی باشم بەرێ و با هەرزان بێ باشە ئەگەر هەرزان ئێستا بۆ نمونە سفرەکە ئێمە 200 دیناری فەرقە 250 دیناری فەرقە لەگەڵ سفرەکانی ترە کە ئەو زۆر دوکانار هەبووە کە چوومەتە لای پێم وتووە تومە کاکە ئەمە سفرەکەی ئێمەیە ئێمە ڕازگۆین لە پێوانە یەکێ لەو مشیلانی ترکاکە سفرەی سەفەری ئەنووسرێ 100 مەتر و 70 مەتر و 80 مەتر و هیچی لە واقع ئاوانیە هیچی لە واقع ئاوانیە کاکە سفرەکە 80 مەتر نییە بیکەرەوە بەس کابرا لەکوێ سفرەیەکە کاتەوە تۆپێکی گەوریاناوەتە دەسی لەکوێ توانێ حسابیکە ئێوەیەکێکە لە ئەرکەکانی دەوڵەت مەبەستەوەی ئەو سفرانی کە دێنە هەرێمی کوردستانەوە نووسێ 50 مەتر 50 دەرناچێت نەخێر
نەخێر لە بیدایەتەوە بە تەحەداوە ئێڵێن ئێمە کە کارگەماندانا وردە وردە لەسەر ئاستی دوکانارەکان دوایی هاتینە سەر ئاستی تاک لە چەند شوێنێک کە باسی ئەمەمان کرد دەی وردە وردە ئێستەکانێت تۆزێک ئەوە باش بووە بەڵام لەوە شاهر فێڵەکرێ لەوە شاهر فێڵ زۆر باشە ئەوترێت یەکێک لەو گرفتانی کە ئێوە ساڵانە تووشێ بن مۆڵەت نوێکردنەوەیە ئەم گرفتەتان چییە؟ وڵا کاک سالار بەنسبەتی مۆڵەت نوێکردنەوە ئەوە لەوانە چێ با بڵێن حەقێکی پێبین بەڵام من یەکشتی نمونەی بەسط بۆ جەناب باسەکەم من سفرم هەنار دەکرد چوون بۆ ژووری بازرگانی سلێمانی داوای شاهادەی منشەم کرد شتێکی پێوترە شاهادەی منشە تەسەورەکە یەک وەرەقە بە نزیکی ملیۆنە دیناری تێچوو بە نوسخەی یەکەم و نوسخەی دووەم کە دایان بە من بۆ نازانم بۆ منیش نازانم لە چێ پرسم بڵێم بۆ باشە چی ملیۆنێک لە پای ئەوەی کەم گوایە من شادەی من شەم بە تۆ و لیژنەیەکی نردووە و باشە قەی چێکە لیژنەیە هاتووە تەواوەوە بەڵام ئەوەی کە زۆر ناخۆش بوو تێمە هەر بۆ یەک جارەخوا باشە سیر کە کاک سالارجان هاوڵاتی لەم لاوە لە ئەخی لە نەتیجە تۆ بازار تەحەکومەکە لەسەر وانە تۆ کارەبات گران بێ تۆ زەریبەت لەسەر بێ تۆ گومریک یارمەتیت نا تۆ بۆ ئیشێکی بەسیط پارەیەکی زۆر لێ داوا بکرێ لە نەتیجە ئەم پارانەی کە تۆ سەرفەکەی ناچێتەوە سەر بەرهەمەکە بەرهەمەکە تا گرانە بێ بۆیە هاوڵاتەکەش دوایی گلەیی هەیە لە کاکە بۆ بەرهەمی ناوخۆ گرانە کاکە بەرهەمی ناوخۆ گرانە لەبەر ئەو ئەسبابانی کە ئێستا بۆم باس کردی لەبەر ئەوەی بەرهەمی ناوخۆ ئێمە شتێکمان بوو بە ناوی دۆشا و دۆشاوی شارە زود باوەڕکرد لە هەچی دۆشاوەکان بوو باشتر بوو باشە ئێمە ئێستا چەند زاهیەکمان هەیە لە بازارڕا بەرهەمی ناوخۆیە ڕاستە لە زاهیشا کۆمەڵە کێشەی زۆر ناخۆش ڕوویاوە بەڕاستی بە پێی مواسەفاتی عێراقی زاهی جاران ئەکتیڤی ئەبوایە بیست بواە باشە کرا بە هەشدە تەسەور ئەەکەی خاوەن کارگەی زاهیەکان لە سلێمانی گەورەترین کێشە نەزانی چییە هەموو ڕۆژە کوالەتی کۆنتترۆلی سلێمانی یەتە سەریان باشە دەستیان خۆش بێت شتێکی باشە و ئێمە پێمان خۆشە کە دەوڵەت چاودێری بکە بەڵام یعنی چی تۆ لە سلێمانی ئەبێ زاهیەکە بە ئەکتیڤی هەشدە بێ هەر ئەم زاهیە لە شارەکانی تری کوردستان یەتە ناو بازار بە ئەکتیڤی هەشت باڵە جیاوازی هەیە باڵە هەر کارگەی زاهیش خۆی زاهی ئەبێ کۆمەڵی مواسەفاتی تا بێ یەکەم ئەبێ ئەکتیڤی هەش دەبێ ئەو ئەکتیڤە بۆ پاکردنەوەی لابردنی ئەو پەڵە چەودیە دووەم ئەگەر ئەکتیڤەکەی هەش دەبوو تۆ قوتوێ زایی کە بەکارێنی لە جاتی بە هەفتەیەک تەواو بێ بە دوو هەفتە تەواو بە سێ هەفتە تەواو بێ ئەمە دوو سێ شتێکی تر هەیە لە زاهیە بەڕاستی کە PH PH بریتە لە ڕاگررتنی باڵانس لە نێوانی چی ترش و تفت مادەی کیمیایی ترش و باشە ئەم ترش و تفتە ئەگەر ئەم PH تەواو نەبێ کاکە دەست ئەسووتێنێ بۆیە بەکارهێنەری داما و ئەو خانمە بەڕێزەی لە ماڵەوە بەکارێنێ یا ئەو کەسە بەڕێزەی کە لە چێشخانەکانە بەکارێنێ دەستێ سووتێنێ دوایە بێ بڕا 200,000 نار سەرف کار لای دکتۆری پێزەمە چیە زاهیەکی بەکارهێناوە کاکە ئەمانە هەمووی غەدر لەکەینە شتێکی تر هەیە لە زاهی ئەبێ کۆکناتی تێکرێ ئەم کۆکناتە بریتە لە زەیتی گوێزی هندی بۆ ئەوەی ئەو بەکارهێنەرەی کە بەکارێنێ دەسی نەرم بێت کاکە باشە ئەمە بۆ زاهیەکی ئەمە لە بەرهەمی ناوخۆیە بەکاریە وڵی لە بیدایەتە بەڵام ئێستەکانەیە زۆر نا لەبەرەوەی عەرزم کردی تۆ لە سلێمانی کارگەی زاهیت هەیە لە شارێکی تر کارگەی زاهی هەیە هیچ ئەم خاڵانی کە باسم کرد هیچی تیا ڕەچاو ناکرێ تۆ کارتۆنێ زاهی من قەناعەتم وایە ئەگەر زاهیەکی باش بوو ببێ لە بازاڕە با لە جاتی بە 750 دینار بێ بە 1000 دینار بکات باشە یەک پرسیار ینی ئێوە لە کوالیتی کۆنتترۆل ناپرسن ئەم زایە دێتە سلێمانیشەوە من بەڕاستی کوالیتی کۆنتترۆلی سلێمانی بەڕاستی جوهدەکان ینی جوهدێکی زۆر ئەکەن چی دەستخۆشیە بەڵام لێمان پرسیون کاکە تۆ یەیتە سەر من بە من ئەڵێ ئەبێ زاهیەکە دوابێ بۆ نمونە ئێوە زاهی فلان شوێنیەتە ناو سلێمانیەوە وانە بۆ ڕێ ئەمەمان بۆ ناگیرێ ئەوش لە نەتیجە چونکە خۆ تۆ زاهیەکە چییە مەیە لە کارگەکە فەحسیکە بڕۆ بەرهەمەکەی فلان کارگە بەرهەمی فلان کارگە فەرهەمی فلان کارگە لە بازار وەری بگرە و بی بە فەحسی بکەم بزانە چییە بەڵام ئەگەر زانیت کە ئەمە بەڕاستی ینی گونا هەبیێڵی کە بێتە ناو ئەم شارە و بەکارهێنەریش بەکاری بێنێ و لە نەتیجە زەرێکی زۆر بکە زۆر باشە لە بەرامبەردا ئێوە دەوترێت بەشێکی زۆری کارگەکان دەستی کاری دەرەوە بەکارێنەوە جارێکی تر تا چەنەمە بەڕێزە بە حکومی لە سێمانی تا چەنەمە لە سێمانیە ڕەنگی یاوە من وەکو خۆم لە 100 کرێکاری کوردستانم بەکارهێناوە لە ناو کوردستانیش لەبەرەوەی لە تانجەرۆ زۆر بەین بەکارهێناوە وەکو خۆم لە 100 ئەوەی لای من ئیشەکە یەک کەسی ئەژنەبیم لانیە
بە چواردەوری منیشا بەڵێ خەڵکی تایە بەڵێ هینی ئەژنەبی کرێکاری دەرەوەی بەکارهێناوە ئەوە ژێکێکە لەو خاڵانی کە بەڕاستی حکومە دەبێت ئەو باڵانسە هین بکات ینی خاوەن کارگەیە کە هێت تۆ مۆڵەتی پێی بە شروتێ لە شروتەکانی حکومت ئەوە بێ بڵێ ئەبێ لە 150 دەستی کار بۆ نمونە هینی ناوخۆ بێ بەڵام ئەویش ینی کابرای خاوەن کارگەش کە ئەچی بۆ لای حەقی لایە حەقی لایە ئەوانە کۆمەڵێ ڕانی با بڵێن کۆمەڵێک هین هەیە کە زۆر ئینسان لەسەری باشتر نانی قسەی لەسەر نەکەی باشە یەکێ لەوانە کاکە تاچی کوردیش فێری ئەوە بۆ ئیش نەکە کەمترین ئیش زۆرترین پارە ینی بەداخەوە ئەشوترێت با قسێکیش بۆ ئەوانیش بکەین ئەوترێت لە بەرامبەر ئەرکێکی زۆرە مافێکی کەمەدرێت ئەوەش تەواوە بەڕاستی بەڵام ئەوەش حەقێکی شەرعی خۆیانە بەڵام من وەکو خۆم وەکو کارگەی خۆم لە 100 با بڵێن ئیسفادەم لە کرێکاری ناوخۆ کردووە و ئەشتوانن لە کرێکارەکانی لای ئێمە خەڵک بپرسێ بڵێ ئەو ئیمتیازانە چێکە تۆ لە کارگەی ئاسمان وەرەگرتووە زۆر باش کاک سەباح ئەمەوێت بزانم لە ئێستادا هەرێمی کوردستان چەند ساڵی کەی پێویستە بۆ ئەوەی کە بەرهەمی ناوخۆ بەشی پێداویستیەکانی ناوخۆ بکات و ئێستا نەقسمان لە چیا هەیە پێویستە چی شتێک بۆی بەرهەمی ناوخۆ نیمانە کارگەی بۆ دابمەزرێنرێ وەڵای کاک سالار زۆر شت هەیە کە نیمانە ئەگەر تۆ باسی شت بکەی بەڵام ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ پلانێکی 5 ساڵەدانێ ینی بە قەناعەتی من ئەتوانێت لە ماوەی 5 ساڵە بتوانێت لە 150 بۆ 60 ئەو بەرهەمەی کە لە کوردستانە سرف ئەبێ بەرهەمی ناوخۆ بێ وەکو عەرزم کردی تۆ وەرە لە شتە بچووکەکانەوە دەست پێ بکە وانە کە چێ هەیە لە کوردستان بۆ نمونە سفرە بەکارنێنێ چێ هەیە زاهی بەکارنێنێ چێ هەیە دۆشاو بەکارنێنێ چێ هەیە زەیت بەکارنێنێ وانە ئەمانە پێداویستێکی ڕۆژانن ئەگەر پلانێک هەبێ بەڕاستی بە قەناعەتی من 5 ساڵیشی ناوێ چکە بۆ تۆ لە نەتیجە ئەو کەسەی کە سەرمایەدارێک کە سەرمایە ئەخاتە ناو کارگەیەکەوە ئەگەر ئیسیفادە بکات خۆی ئۆتۆماتیکی خۆی کارگەکە گەورەیەکە کارگەیەکی تریێنێ بەڵام لەبەر ئەو یەکو عەرزم کردی هیچ دامێک نەبووە هیچ پشتیوانیەک نەبووە بۆیە ئەگەر بڵێم یەکێک لەو چینانەی کە زۆر مستەزعفن لە کوردستانە خاوەن کارگەکانە بەڵام خۆشبەختانە ئەمەی کە ئێستا دروست بووە هاوڵاتی خەریکە وعی ئەوەی لا دروستە بێت کە بەرهەمی ناوخۆ بەکاربێنێ باوەڕکە کاک سالار لە ماوەی 2 ساڵە تەسەورەکەم 1000 کارگە دابرێ لە کوردستانە وەکو چونکە من نمونەم لایە ئەو نمونەی ئەو زەرفە پێشتر بەس زەرفێکە بوو لێرەوە بزانم ناوی کرافت بوو کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە زەرفەکان زەرفێکی زۆر باش بەڕێز لە ناو ئیشەکەی ئەوترێت ئەو زەرفانە و ئەمە زانیاریەکی زۆر دقیق نییە بەڵام ئەوترێت ڕیسایکل بەکارهێنرێتەوە خۆم زەرفانە بۆ سەمون و نان ئەکرێت ئەمە بەکاربێن وەڵاهی من زۆر مەعلومە ئەوەی بزانم نابێت بە هیچ شێوەیە هیچ موادێتی ڕیسایکلین بۆ شتی خواردەمەنی بەکاربێ چونکە وەکو عەرزم کرد سەر چی ئەوانە کە ئەو کارگێدانێ وەڵی ئەبێ موادی ئەوەلی بەکاربێنن ئەبێ موادی ئەوەلی بەکاربێنن بەڵام ئایا خاوەن کارگەیەکی زەرف جەنابەت بیێنی ئەویش لێرا کۆمەڵە حەقی پێ نییە ناڵە کاکە ئەو زەرفەی کە لە دەرەوە هاوردەی کوردستانەکرێ ڕیسایکلینە ئەبێت دەوڵەت کۆنتترۆلی ئەوە بکە وەکو پێم وتی کاک سالارجان ڕیسایکلین بۆ شتی خواردەمەنی لە بەرەوەی بەڕاستی ڕیسایکلین ئیفرازاتی کیمیایی هەیە نابێت لە شتێکە بەکاربێ کە شتی خواردنە کەواتە ئەگەر وا بێت نەبێ باشترە وەڵاهی ئەگەر ئەرەوەڵا بەڕاستی ئێستا من زۆر کەس هەیە لە بواری یینەکەی خۆمانە بە زۆر جار بە ئێمەی تۆ کاکە تۆ باسی چی بۆ منەکەی یەک جارە و سفرەیەکە و نانی لەسەرخوا فڕەیە بەس کاکە وانە برا بەڕێزەکەم باشە ینی ئەگەر ماڵێک 6 سەرخێزان بێ لە ساڵێکە ئەگەر سێژەمە ژنان خواکە ئەمە تۆ زێشتێکی ئیسtisnای بۆ ئەم واقعی ئێستا شەو ڕۆژە چەندێ ینی 6 مەتر سفرەیەوێ لە مانگێکا 180 مەترەکە لە ساڵێکا چەندەکە 2200 مەتر شتێکی کەمتر 20 سفری 100 مەتری ناکە ئەمەی کە بەناو 100 مەتری 2500 کاک سالار 10,000 فەرقەکە باشە کە ئێمە ئەڵێن هاوڵاتی فاکتەرێکی زۆر گرنگە بۆ بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆ ئەمەیە بۆ نمونە بەپێی ئەو زانیارەی لای منە ینی لە کوردستانە مانگانە 200,000 کارتۆن زاهی بۆ 300,000 سەرفە بێ باشە گوناح نییە ئەو پارە بڕوا بۆ دەرەوەی وڵات چەندە دەستی ئێستا ئەو کارگەی ئێمە بۆ 100 کەس هەلی کاری ڕەخسانەوە
65 بەناڕاستەوە خۆ 35 بەڕاستەوە خۆ کوردستان پێویستی بەدە کارگەی وایە کاک تو حسابکە لە نەتیجەی تر خەڵک چیەوێ ئێمە بزنسێکی زۆرمان هەیە یعنی خاوەن سەرمایەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بزنس و پارەکەیان سەرمایەکەیان کردوتە پرۆژێکەوە کە خێرا پارەکان بۆ گەڕێنێتەوە ئەوترێت کارگە یەکێکە لەو ڕیسکانی کە خاوەن پارە و سەرمایهدارەکان ناوێرن خۆیان لێ ڕاستە هۆکارەکە چییە بۆچی کاک سالار بەداخەوە ئەو خاوەن سەرمایی کە لە کوردستانە دروست بووە لە 150 ناشەرعیە قسەمان لەسەر ئەوەی نیە ئەوان با بچێتە ئەولا و ئیشی من نیە من قسە لەسەرەوە لە 150کەی تری کابرا بەڕاستی بۆ نمونە کارگەیەک داانی تۆ ملیۆنێ دۆلار سەرفەکەی باشە کەیت جەدوایەکی اقتصادی دائنێ بۆ ئەم کارگەیە ئەوە نەبا بڵێن تەمەدود و تەقەڵوسی اقتصادی و یینمان هەیە لە چواردەوەر نایەڵێ بۆ نمونەی سێکی ئەگەر لە من پرسێ بڵێ کاکە کارگە دابنێم ئەڵێم لە ئێستا جارە کارگە دامنێ باشە بەڵام لە دەوڵەتیش مهمتر هاوڵاتیە من بۆیە زۆر تەرکیز لەسەر ئەگەر هاوڵاتی دەسیاوەتە ئەم بەرنامەیە کە ئێسەکانەیە بەڕاستی شتی ناوخۆ بەکارێنێ تەسەور کە کاکسالار وەکو پێم وتی لە 5 ساڵە زۆر شەوتێکی مهمە بڕین ئێمە لە بواری پیشەسازی چونکە تۆ بۆ بنیادنانی ژێرخانێکی ئابووری پێویستت بە چییە؟ کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار ئێمە لە کوردستان هەرسێکیمان هەیە کاک چێ هەیە بتوانە بڵێ وڵا لە کوردستان زەوی کشت و کاڵیمان نییە چێ هەیە لە کوردستان بڵێ کاکە زەمینەی پیشەسازی ئێمە زەمینەکە لەبارە بۆ ئەوی تۆ سەرمایە بخێتە پیشەسازی زەمینەی چی ینی بۆ نمونە بازار هەیە بەڵام بازارەکە لە نەتیجە شتەکانی کە لە چواردەورەوەیەت چونکە هیچ بنەمە ناڵم هەمووی بەڵام لە 160 بۆ هەفتایی ئەمجا کاک سارە مشکلەیەکی تر خۆ ئەم شتەی کەیت لە دەرەوە واز لەوە بێنە کە کوالێتەکەی خراپە و ئەمە وایە ئەوە بۆ بە کێشەش بۆ ژینکە کاکە لە نەتیجە کابرا چی لێکە فرەیە سەباح کوالیتی کۆنتترۆل لە سنوورەکانمان هەیە ئەوان چۆن بەناو هەمانە بەڵام لە ئەرزی واقع فعال نین بەناو هەمانە بەڵام لە ئەرزی واقع فعال نین ئەگەر کوالیتی کۆنتترۆل لە سنوور هەبێ بە هەموو داتایەک منەی سەلمێنم لە 160 بۆ هەفتای ئەو سفرەیە کە لە هەندێک وڵاتەوە هەیە بۆ کوردستان هەر گوناحە ئەسڵەن بیڵی بێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە هەر گوناحە سەحی نییە نەخێر هەر سەحی چونکە هیچ موادیستان کاک سالاری بەڕێز شتێک هەیە ئێمە لە ماتماتیکا شتێکمان هەیە ئێستا گەر لە یەکێک لە کوردستان بپرسی 55 چەندەکە بێگومان هەڵێ دا بڕێ لە وڵاتێکی عەرەبیش بپرسی هەر هەڵێ دا بڵێ لە ئەمریکاش و لە سینیش هەر هەڵێ دا ئەی خێرە لە هەندێک وڵات 15کە ئەی 15کە ئەگەر تۆ بە معادلات بێنی تۆ کۆمەڵێ موادەتێ ئەڵم باشە کاکە ئەوە بۆ نمونە بۆ کیلۆیەک نایلۆن بڕی تێچوونی ئێمە بۆ نمونە ئەوەندەیە خێرە کابرایەت بە نیوەی ئەوە لە سلێمانی عەرزی ئەکا تۆ نابێ پرسیارێکی جددیشە بێگومان لە کوالێتیەکەی داوەز نەک هەر لە کوالێتیەکەی ئەگەر یعنی من وەکو عەرزم کردی کیلۆیەک بۆ نمونە جەنابەت ئەم پەرداخە بەرهەم بێنی معقول نییە بۆ تۆ ئەگەر ئەم پەرداخە 20 سنتی تێچێ یەکێک لە دەروی وڵات بیێنێ لێرە لە سلێمانیا بیا بە 10 سنت کرێ ڕێگا قازانجی خۆی ئەم هەموو شتەشی بچێتە سەر و بیا بە 10 سنت دیارە بێگومان شتێکی تایە چکە من زۆر جار کاچم لە بازار ئەڵم کاکە ئەو تۆپە سفرەیە بە چەند ئەڵێ بە 2000 ئەوە چەند ئەمجا یەک شتی تر کاک سالار لە سفرە ینی بەڕاستی زۆڵمەکی زۆر گەورە لە هاوڵاتیەکرێ سفرە دابەزێنێ یەکەم جار ئەڵێمە کیلۆ نیوە جاری دوم کە یێنێتە بازار کیلۆیەک و 400 گرامی لێ بردووە وەکو مەترەکە لە پێش ئاوکو عەرزم کردی 2 ساڵ لەمەوبەر ئەم مەترە ئەوانەی کە ئیشی نایلۆنەکەن هەمویان نەزانن و بە تەحەداشەوە منە قسەیە یەکەم باشە هەمووی ئەزانێ ئەو مەترە مەوزوعی مەترە ئێمە زۆرمان لەسەر وت دەرەکەن ئێمە ڕاستیەکەی بە پێی مەتر دەری ناکەم من بە پێی گرامە بە پێی وەزنە بەڵام لای ئێمە لە مەترا کە ئەڵێن فلانشت 20 مەترە زائید ناقص مەترێک چاری وا هەیە چونکە بەرزوو نزمەکە زائید ناقص مەترێ لەوە زیاتر تۆ بۆت نییە هین بکەی بەڵام ئێمە لە ئاسمان بە هیچ شێوەیە بە کەس ناڵێن ئەو نەمەترە بۆیە زۆر جار لە پێشانگاکان کە بەشداری یەکەم خەڵکیە 10 ساعتە سفرەکە قسە ئەکە ئەڵم نەخێداوای لێبوردنەکەمەوە ئەو مەترە ڕاز نییە هەندێکی هەر لێمان ناکڕێ هەندێکی هەر لێ ناکڕێ بەداخەوە پێی خۆشە درۆی لەگەڵ بکەی بە داوای لێبوردنەوە چەنە و مستەڵەح لەوانە خۆش نەبێ بەکاری بێنی بەڵام پێی خۆشە ئەوەی لەگەڵ بکەی زۆر فۆکەسە کردە سەرەوەی ڕۆڵی هاوڵاتی گرنگە لە بوژانەوەی بەگەڕخستنی پیشەسازی لە هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا لە قسەکانی بەڕێزەوە بۆم دەرکەوت هەر خاوەن کارگەکانن خاوەن بزنسەکانن لە ڕێگەی بەدەستخستنی
سەرمایەکی زۆر لە کوالێتی مەواد و شتومەکاندا دەبەستێنن. دواتر ئەمەش کاریگەری تەندروستی و ڕۆڵی سلبی لە بەرهەمی ناوخۆیان بینرێتەوە. ئەی ڕۆڵی خاوەن کارگەکان لێرە بەڕاستی خاوەن کارگەکان لەژێر هیچ عینوانێکا بۆی نییە، ینی هەندێک خاوەن کارگە هەیە لەوانە چه شەرعێت با بەخۆی کاکە ئەوە کاکە لەگەڵ ڕێزمە تۆ نابێت توی ئەبێ خاوەن کارگە لە کوردستانە بەڕاستی کۆمەڵی بنەمای ئەخلاقی تیا مەوجود بێ. یەکێ لەوانە خۆگر بێت لەو بەرهەمەی کە هەیەی لە بازاڕە. ڕاستە ڕێگاکە ڕێگایکی گوڵ نییە بەڕاستی دڕکی تایە بزماری تایە ناڕەحەتی زۆرتیایە ئەبێت تەحەمولت هەبێ بۆ ئەوەی لە نەتیجە بە هاوڵاتی بسلمێنی کە تۆ بەڕاستی بنەمای ئەخلاقی ئەپارێزی ئەمەیەک ئەبێ ئەو بنەما ئەخلاقی لەلایەن خاوەن کارگەکەەوە بپارێزرێ. هەر کارگەیەکت هەیە یعنی ئێستا زۆر جار ئەگەر بە یەکێک بڵێ ئەڵە جا کاکە باوەڕی هەر بە بەرهەمی ناوخۆ نییە. بۆ لەبەر چی؟ لەوەش ئەو حەقیە چونکە خاوەن کارگەی بەرهەمی ناوخۆ نەیتوانیەوە لە نقطەی یەکەوە دەست پێ بکات تا نقطەی ئەخیر کە ئەیبات بە یەک کوالێتی بیبە. زۆر جارەڵە کاکە بازار ناچاری کردم فلان شت دوا هاتە پێشەوە ئەوە بوو تێگەی. ئێستا ئەکرێت من سفرەیەک 500 گرام بێ و 350 گرامی تێکەم؟ نا. یا سفرەیەک 30 گرام بێ 30 مەتر بێ و بە 50 مەتر بیفرۆشم؟ نا. ئەوە زوڵمێکە. یا شتێکی ترکاک سالار ئەوەی کە هاوڵاتی لێیونە زۆر جار ئەم هینی وەزن بۆ نمونە فاڵسوەلیایەنەوە کە دۆشایتر هەرچێکی ئەڵێ خۆی ئەگەر بۆ نمونە ئەگەر کیلۆیەک بێ سیرەکەی لە ئەرزی واقعا 900 گرامە 100 گرام لە هاوڵاتیەکە براوە بە خۆشی نەزانی. بۆیە یەکەواتە ئەمە گوناحە. من گلەیم هەیە لە هەندێک بەڕاستی بازرگان کە ئەچێم ئیشەکە ئەی خۆمی خاوەن کارگە چۆنە بێ لەم لاوە ئەوە بکەی؟ نابێت. تۆ بنەمایەکت هەیە کە پێوترێ بنەمای ئەخلاقی. ئێمجا ئەگەر من تۆ ئەو خاوەن کارگانەی کە لە کوردستان کارگەیان هەیە کاکە با ساڵێ 2 ساڵ 3 ساڵ ناڕەحەتی بچێژی با ئەو سوودە بازرگانی کە لە خەیاڵی خۆمان ئاداماناوە نەیکەین، بەڵام با لە ئاستی کوالێتەکە نێنیە خوارەوە لە نەتیجە هاوڵاتی بەڕاستی باوەڕی بۆ دروزە بێ بە بەرهەمی ناوخۆ. من تەجروبەم هەیە چی ئەڵێوانیە من تەجروبەم هەیە کاکە جان من ڕۆژ بووە تا ئێوارە لە هەموو کوردستانە لە 3000 کارتۆن سفرەی سەفەری کە پێویستی کوردستانە من 30 کارتۆنم بۆ فرۆشاوە 30 کارتۆن خۆم بە شخصی. زۆر کەس ئەوانەی کە خاوەن مارکێتن منە ناسن زۆر کەس لە کوردستان کاک سالار یعنی باوەڕکە لە زاخۆ هەتا کفری خۆم گەڕاوم وردە وردە ئێمە ڕۆژی وا بۆ 30 کارتۆنم بۆ فرۆشراوە بەس وردە وردە کاکە تو ئەمەی من بەکاربێنە بیە بە هاوڵاتی بە بێخەمواوە سوپاس بەخوا توانیمانە ئەو سیە بێ بە 300 باشە. بەڵام ینی بەڕاستی من گلەیم بە تایبەتی لە خاوەن کارگەی زاهیەکان هەیە. یعنی چی تۆ زاهی دەرەکەی بە ئەکتیڤی هەژدەی نێریتە بازار؟ ینی چی ئەو چ ویژدانێکە؟ ئەکتیڤی هەژدەش نییە؟ هەشت خۆی بێ هەژدە بێت خۆی بێ هەژدە بێ ئەو بە هەژدەی نێرێ. باشە خۆ ئێستەکانێ زەمین حکومەت ئاگادارە؟ طبعاً ئاگادارە بە شەرتێ زەمین و زەمانێکی باش هاتۆتە پێشەوە بۆ زاهی. وابزانم ئێستا بەهۆی ئەم تەوحیدە گومریکەی کە حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی ناوەندا کردێتی سارێک 4 بۆ 5,000 دلاری تێچێ. ئێدە گوناح هاتۆ بەر فرسەتێکت بۆ هاتۆتە پێشەوە دە لەو فرسەتا بنەمای ئەخلاقی خۆ وەکو خاوەنگارگە بپارێزە کاک. ئێمە جبس پێشتر کارگەکانی جبس لە کوردستان هەمووی هاواریان لێ بەرزۆ بوو. قەرارێک دەرچوو لە حکومەتی مەرکەزیەوە کە جبسی مەمنوع کرد نازانم لە 120 شتێکی ئاوایە ئەوەی کە بزانم ئەو معلوماتێکی دقیقیشە نەک ئەوەی کە بزانم گومریتی بۆ دانرا. کاکە دەی تۆی خاوەن کارگە ئەم فرسەتت بۆ هاتوۆتە پێشەوە ئیستیغلالی ئەم وەس ئەمەکە یەکسەر جبسێ لە 250 نارۆمەکە بە 500 نار با هەر بە 250 ئەی بۆ پێشتر بە 250 دینار فرۆشت بوو ئەشت و خێرەکە کاکە خێر ناکە باشە گریمان پێشتر خێری بۆ نەکردی ئێبیکە بە 300 دینار. بەڵام بنەمای پاراستنی کوالێتی شتەکەت بەڕاستی ئەو شتانی کە پەیوەندی بە خواردنەوە هەبێ ئەبێ زۆر بە بنەمایەتی ئەخلاقیانی باش بیپارێزێ. لەپاڵ ئەو گرنگیدانەی کە دەمانەوێت بوژانەوە لە بەرهەمی ناوخۆیان بکرێت بەڵام ئەم بەشە لە ویژدان نەبوونی ویژدان لە خستنە ڕووی بەرهەمە ناوخۆیەکان تا چەند دوجار وا لە هاوڵاتیە کات مەویز بێت لەوەی کە بەرهەمی ناوخۆش بەکارنێنێ. کاک سالاری بەڕێز من سەرمایەکم داناوە بۆ نمونە بۆ پرۆژەیەک باشە هاوڵاتیش لەولاوە من طبعا تووشی ناڕەحەتیەکی زۆرە بم کاڵم من مەبەستم منی نەوعینی هەموو خاوەن کارگەکان ئەم هاوڵاتیە بەڕێزە
ئەتوانێت حەلقەی وەسڵ وەکو عەرزم کردی لە بینی ئێمە و هاوڵاتی فرۆشیارەکەیە. ئەم هاوڵاتیە بەڕێزە ئەتوانێ وردە وردە ئیسپاتی بکە فەرزی بکە بەسەر فرۆشیارەکە کە ئەو بەرهەمە بێنێ. باش کە تۆ ئەم بەرهەمە هێنرا ئەوە خواست لەسەری زۆر بوانە بازار عەرز و تەڵەبە کە خواستێکی زۆر هەبوو کابراژ لەملاوە حکومەت زۆر بە ئاسانی ئەتوانێت کۆنتترۆلی ئێرە بکە. بۆ نمونە من کە ئەو کاتانی کە کارەکەم 24 ساعت کارەکەم دەرگای ئێمە کراوەیە بەڕێوە هەموو دام و دەستگایەکی حکومەتی هەرێمی کوردستان هەموو دەستگایەکی میدیای شەر دەرگامان کراوەیە بابێ بزانێ وایە ئایا لە سعات 2 شەوە لە سعات 3 شەوە لە سعات لە 4 بەیانە ئێمە هەمە کوالێتەکە ناگۆڕین دەستکاری ناکەین وانە کە باسی بنەمای ئەخلاقیمان کردی خاوەن کارگە ئەبێ خاوەن کارگە ئەمە پارێزە بەڵام بەڕاستی هاوڵاتی کە ئەوە بەڕاستی وەکو پێمتی جێگای ئومێد و دەستخۆشی ئەم ماوەیە زۆر جێگای ئومێد و دەستخۆشیە تێگەی کە هاوڵاتی نقطەیەک لە مێشتیا دروست بووە کە بەرهەمی ناوخۆ بەکاربێنێ بەڵام بەداخەوە وەکو پێموتی ئەم جارێکی تریش تەکی دەکەمەوە سەری هەندێک هاوڵاتی هەیە نازانم بە نەزانینە یا بە مەبەستاڵە ئێمە چیمان هەیە کاکە ئێمە خۆجلوبەرگ چیە خۆجلوبەرکەم ڕۆژە ناخورێ برا بەڵام ئەو شتانەی کە زۆر با بڵێن زەڕورەتی ژیانە پێداویستی ژیانە زۆربەیمان هەیە لە کوردستانە. وەکو کۆتا پرسیارم کاک سەباح تا چەند ئومێتێ لە ساڵانی داهاتووە هەرێمی کوردستان پاڵپشت بە ئەو هەنگاوانەی حکوومەت هەرێمی کوردستان هەرچەندە وترێت سستن لە بەرامبەر تمۆحی خاوەن سەرمایەکانە وامان لێ بێت وەکو دەوڵەتانی هیچ نەبێت دەوروبەری خۆشمان خۆمان بەرهەمی ناوخۆ کەرتی پیشەسازی بەگەڕخستنی بەرهەمە ناوخۆیەکان و لە کەرتی پیشەسازیە بە تایبەت لە پرۆسەی لە قوتونان پرۆسەی دۆشاو ئەو شتانی کە ئێمە بە تایبەت لە هەنارە بە تایبەت لە تەماتەیە ساڵانە گلەیەکی زۆرەکرێت تا چەند ئەم تموحە هەیە وەکو بزنس ئیش لەسەر ئەم مەجالە بکە. وڵای کاک سەراری وەرز ئەگەر تەقەلوباتی سیاسی منتیقەکە بیەڵێ بەڕاستی ینی با بڵێن تموحێکی زۆر پێیا بۆ ئەوەی کە خەڵک لە کوردستان کارگەدا بنرێ ئەگەر تەقەلوبات بێڵێ ئەگەر ئەو ئێمە نابێ ئەو تەقەلوباتە سیاسیە ژوامان لێ بکا کە بوەستی ئەبێ ئەو کەسەی کە تازە کارگەی هەیە بەردەوام بێ لەسەر ئیشەکەی ئەوەشی کە ئێوێ کارگە بنیاد بنێ وەکو پێم وتی ئەو نمونەی زەرفە باشترین نمونەی تەحسیل حاصڵە ئەگەر ینی بەڕاستی ئێمە لە پیشەسازیە لە هینە لە کشت و کاڵە زۆر لە دواوەی وەکو بۆ جەنابەت باست کرد هەنار کورە چ پیاز تەماتە خەیار زۆر شتمان هەیە کە بەڕاستی ئێمە ئەو بەرهەمی لە قوتونانەمان نییە و هەر هەمووی لە دەرەوە بۆمانە بەڵام من وەکو خۆم گەشتبینم و قەناعەتیشم وایە ئەو ڕێگەیی کە بۆ ئینسان دانرابێ ئەگەر ڕێگەیەک بێ خۆی هەمووی دەردی نەڵێ مەفروش بێ بە گوڵ خۆش نییە هەندێک جاربانە ڕەحەتیشی تیابێ بەڵام لە نەتیجە سێ ڕەهەندە بەشێکی دەوڵەتە بەشێکی هاوڵاتیە بەشێکی منی خاوەن کارگەیە بە هەر سێکمان ئەمە تەواوکەری یەکتریە ئێمە ئەگەر هەر بڵین دەوڵەت بەڵام دەوڵەت ڕەکیزەی ئەساسیە کە زەمینە و زەمان دروست بکە ئەمجا پێشتری ژۆکو جەنابەت باست کرد کاکە هەندێک سەرمایە بوو لە کوردستانە ئەوە نەماوە کاکەیتر ئەوە نەماوە شوقەیەک بە 30 دەفتەر بێ و خانوێ بە 50 دەفتەر بێ و نازام ئەرزەیە بە چەنە بێ و ئەوە نەما کاکە دێ و پارانە بابێتە دەرەوە کۆمەڵشتی تری پێ بنیاد بنێن من ناڵێم لە 100 با لە 120 سەرمایەکە و بێنە کارگەیەکی پێ بنیاد بنێ وانە بۆی کەس هاوڵاتیش نەتوانێت بڵە جا ئێمە چیمان هەیە بێشک بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەباح کەریم بەڕوبەری یەکێک لە کارگەکان لە پارێزگای سیمانی سواز بۆ ئامادەبوون لەم تەوەری بەرنامە زۆر سپاس بۆ جەنابشت و بۆ کەناڵی پێیان زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس تاوکو ئێستاش بینەرمان بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شات دەست خۆش کاک سەباح.